دیارە خۆتان دەزانن پارێزگای هەڵەبجەیەکێکە لەو پارێزگارەی کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و لە ناو ئیدارەی هەرێما نوێترین پارێزگایە و هەموو پارێزگایەکیش بەپێی هەموو عرف و عادەتێکی یاسایی دەبێ ئەنجومەنێکی پارێزگای هەبێ. بۆیە لە 16 سی 2007ەوە کتابی ڕسمی لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی ناوخۆ هاتووە بۆ ئەوەی پێکهاتنی لیژنەیەک بە ناوی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و بەهۆی ئەوەی کە چەندین دانیشتن کراوە ئەمڕۆ خۆشبەختانە توانرا لە کۆبوونەوەی ئەمڕۆی دوینەوە بەشداری سەرجەم لایەنە سیاسیەکان سەرجەم ڕەنگەکان لە ئەنجامی لەبوردنی خۆیان لە ئەنجامی عەتای خۆیان لە ئەنجامی ئەوەی کە هەڵەبجە شارێکە هەموو کورد و هەموو مرۆڤایەتی قەرزارێتی ئێمە پێویستیمان بە سرعاتی سیاسی و ململانێ و گرەی سیاسی نییە بۆیە هەموو لایەنە سیاسیەکان ڕێکەوتن لەسەر پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە ئەمە مژدەیەکی خۆشە بۆ کاری ئیداری بۆ کاری یەکتیمی بۆ کاری بەڕێوەبەرایەتی پارێزگاکەمان و تا ڕۆژی 5 مانگ کە کاتە پێنجشەممە سەرجەم لایەنە سیاسیەکان نوێنەرایەتی خۆیان کاندیدەکانی خۆیان بەناو دەنێرن بۆ پارێزگای هەڵەبجە و پارێزگای هەڵەبجەش بەرزی دەکاتەوە بۆ وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیران و کاری یاسایی و ئوسوڵی بە جێبەجێکرێ و توانرا ئەمڕۆ کۆبوونەوەیەکی سەرکەوتوو کە درێژەی کۆبوونەوەکانی پێشوو بووە فراهەم بکرێت و ئەنجامێکی ئیجابی هەبێ.